شێوازی دەربڕینی ناڕەزایی لە کۆمەڵگەی ئازاد و دیموکرات و قەڵەمڕەوی سیستمی دیکتاتۆریدا ڕێژەکانیان بە ئەندازەی کرانەوەی ئازادی یا خەفەکردنیەتی. لەوانەیە لە کۆمەڵگەی ئازاد و دیموکراتدا هەندێک جار داگیرساندنی مۆم باشترین دەستەواژە بێت بۆ دەسەڵات و ناچاریشی بکات بۆ وەڵامدانەوەی داواکاری کۆمەلگا، بەڵام لەژێر نیری دیکتاتۆریەتدا کاموو دەواازەکانی دەربڕینی ڕەخنە و ناڕزایی داخراون، لەوانەیە غەمزەیەکی چاو یا ئاماژەیەکی جەستا بە گەورەترین نیشانەی دژایەتی دەسەڵات پێناسە بکرێت. ئەگەر لەم گۆشە نیگایەوە بڕوانینە نمونونەکانی دیکتاتۆریەت لە خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتی خۆشماندا، ڕێژەی لەرزینی دەسەڵات لە ناڕزاییەکانی خەڵکدا بە ئەندازەی ڕێژەی نادادگەری ئەوانە کە لە سێبەری خۆشیان دەترسن. لەوانەیە هەر ناڕزاییەک لە میسری عەبدولفەتاح سیسیدا خاوەنەکەی بکاتە ئەندامی ئیخوان موسلیمین، باوەکو کەسەکە مولحید و دژایینیش بێت. نووسینی ستونێک لە ڕۆژنامەیەکی بیانیدا دەبێتە هۆکاری کوشتن و تواننەوەی کەسێکی وەک جەمال خاشقچی. تەنانەت کونسڵگەری وڵاتەکەی دەکرێتە قەسابخانەی ئەو کارە. لە هەرێمی کوردستاندا بۆ هەیە ڕاوەشاندنی بەرماڵێک لە بوومەلەرزەیەکی نۆپلە ڕێکخەری زیاتر ئەرکانی حیزبی دەسەڵاتدار بلەرزێنێت. کارێکی لەو شێوەیە یەکسانە با ڕاگەاندنی یاخیبوونی گشتی بۆیە ئاساییە و بەرماڵە خاوەنەکەی بخاتە زیندان و هەر لەوێژ لێدوانی پەشیمانی تۆمار بکات و داوای لێبوردن بکات کە هەمووان لەو جۆرە لێدوانانە تێدەگەن. هەر لەم هەرێمەدا شێوازی دەربڕینی ناڕەزایی لە دوو زۆنەکەی دانیشانن بۆ ڕێژەی سەپاندنی دیکتاتۆریەت و خەفەکردنی هەناسەی ئازادی مرۆڤەکان کە لە دیوی ڕاست و چەبی دێگەڵەدا دوو شێوازی خراپ و خراپترینی مامەڵە لەگەڵ هاوڵاتیاندا هەستی پێدەکرێت کە خەڵکی ناوچەی خراپترین هیوا بە ناوچەی خراپ دەخوازن. لە چەند ساڵی ڕابردوودا دایان مامۆستای ئاینی خوازیاری دادگەری کۆمەڵایەتی و باشکردنی بژێوی خەڵک بە پاساوی تێکەڵکردنی دین و سیاست لە وتار و مینبەرەکان دوور خراونەتەوە کەچی ئەو کاتەی پیرۆزیەکانی حیزبی دەسەڵاتدار دەکەونە بەرێرشی ئەوانی تر با شێوەی ئاشکرا حکوومەتی حیزبی دەکەوێتە خۆ و فەرمان دەدات مامۆستایانی ئاینی دەبێ باسی سیاسی بکەن و بەرگری لە حیزب بکەن، واتە تەنیا و کاتانە ببێ باسی سیاست بکرێت کە بابەتەکە پەیوەندی بە خواستەکانی هاوڵاتیانەوە هەیە. مەخابن دیکتاتۆران پند وەرناگرن، ئەوە تا ئەوانەی جێگەی بەحس و سەدامیان گرتەوە بە زیادەوە وڵاتەکەیان خەڵتانی خوێن کرد و جەنگی تایفیان نایەوە و خەزێنەی عێراقیان تاڵان کرد. ئەوانەی جێگەی ئەنجومەنەکانی تەشریعی و تەنفیزی ئۆتۆنۆمیە کارتۆنیەکەیان گرتەوە، پەرلەمانیان لا نیۆڕۆکی خاڵی کردەوە و حکوومەتیان کردە پاشکۆی ئەجێندا و بەرژەوەندیەکانی حیزبی دەسەڵاتدار کە هەموو ئەوانە بنەمای ئەرەسی دیکتاتۆرانی پێشخۆیان بووە. بۆ هەرگیز دیکتاتۆریەت ناتوانێت با خۆپەساندن ببێتە کۆڵەکەی ئاسایشی کۆمەڵایەتی و سەقامگیری کۆمەلگا. ئەوە ڕاستیەکی بەڵگەنەویستە، پەنگ خواردنەوەی ناڕەزایەتیەکان تەقینەوەی مەترسیداری بەدواوەیە، کەس ناتوانێت پێشبینی زیانەکانی بکات.